هەموو حزبێکی سیاسی هەوڵدەدا بۆ دەسەڵات وەرگرتن چکە لە ڕێگەی دەسەڵاتەوە دەتوانی دەستکاری موچە بکەی بودجە بکەی دەتوانی گوزەرانی خەڵک باشتر بکەی دەتوانی هێزەکانی پێشمەرگە باش بکەی ئەوانە هەموو لە ڕێگە دەسەڵاتەوە دەکرێت لە ڕێگەی ئۆپۆزیسیۆنە کەمتر وایە بکرێت بەڕاستی حکوومەت و دەسەڵات زۆر دووشتی لێک جودانە یعنی دەسەڵات لەناو حکوومەتی هەرێمدا نییە تەنانەت سەرۆکی حکوومەت کەوا سەر بە گەورەترین حزبی دەسەڵاتدا تەنانەت لە ناو بنەماڵەیەکی بەهێزیشدا جاری وایە سەرۆکی ئەنجومەنی ئاسایشەکەی گوێڕایلی نابێ و ئاسایشی لەدەست خۆی نییە تەنانەت ناتوانێت هێزی پێشمەرگەی دەرەوەی سنووری پارتی ئەگەر یەکێتیبی ناتوانانی دەستکاری بکە تەنانەت ناتوانانی موختاری شوێنێک بگۆڕێت تەنانەت ناتوانانی بەڕێوەبەری قوتابخانەی شوێنێک دەستکاری بکە کەواتە دەسەڵاتە ڕاستەقینەکە لە ناو حکوومەت نییە ئەوەیە هەڵی ئۆپۆزیسیۆن کەوا تێکەوتنەوە وا هەز دەکەنکەوە حکوومەت بریتە لە دەسەڵاتی سیاسی باڵاترین هەیئەی تەنفیزی لە هەرێمی کوردستان کەچی وانە بۆیە کاتێک بەشداری حکوومەت دەبی ئەو دەسەڵاتەی نییە کەوا بتوانین گۆڕانکاری ڕاستەقینی ئەنجام دەی و چاکسازی ڕیشەی ئەنجام دەی ئەو زاراوەیە زۆر بەوردە کاتێک خەڵک دەڵێت یان حیزبە ناڕازیەکان دەڵێ دەچین ناو حکوومەت خۆی چونە ناو حکوومەت نییە دەوێت پێکەوە حکوومەت پێک بهێنن ئەوەیە هەڵەکە کەوا کاتێک دەچێت ناو حکوومەتێک وەکو میوان سیر دەکرێت لە ناو حکوومەتێکیش دەسەڵاتی ڕاستەقینە نییە بۆیە ئەگەر بتەوێت بچیت ناو حکوومەتێک پێک بهێنی دەبێت دەسەڵاتەکان بگرێتەوە حکوومەت لە حکوومەتەوە بتوانین گۆڕانکاری بکەوی و هەوڵدەی چاکسازی ئەنجام دەی ئەوەیە هەڵی گەورەی ئێمە زۆر زانە حزبە سیاسیەکان تێکەوتونە کەوا جیاوازی ناکەن لە نێوان دەسەڵاتی ڕاستەقینەی تەنفیزی لەگەڵ ئەو حکوومەتە لاواز و ئەو حکوومەتە بێدەسەڵاتێکەوە دەسن ناوی حکوومەتەکە خۆی بێدەسەڵاتە دەچێت ناویشی بەشێکی بچووکت دەدرێتێ لەنا ئەو بەشە بچووکەش دەسەڵاتەکان زۆر سنووردارە کەوا تۆ ناتوانین دەستکاری بکەیت تۆ ناتوانین بچی ناو حکوومەتێک بە میوان سیر بکرێ تەنها دەسەڵاتێکی سنوورداری بچووکت بدرێتێ تەنانەت سەرۆکی حکوومەتەکە خودی خۆی کەوا لە ناو گەورەترین حیزبە هەروەها لە ناو بنەماڵەشە ناتوانێت هەندێک گۆڕانکاری بکە دەبێت بە واقعی بچیتە ئەو حکوومەتە بۆ ئەوی دەستکاری بکەیت من بۆیە پێم وایە کەوا لە حکوومەتی داهاتوو باشترین هەڵبژاردە بۆ یەکەوە نەچێ ناو حکوومەتە چکە جێگەی گۆڕانکاری نییە ئەو حکوومەتە هەردوو حزبی دەسەڵات بەجددی هەوڵ دەدەن کەوا حزبەکانی ئۆپۆزیسیۆن بێنە ناو حکوومەت بۆی توش شکستیان بکەن چکە خۆیان دەزانن ئەو بنکە جەماوەری فراوانە میلەت لەگەڵیان نییە خەڵک ناڕازیە دەیانوێ شکستەکانی خۆی داهاتویان لەگەڵ ئەو حزبە ئۆپۆزیسیۆنە دابەشکەن بۆیە هەوڵ دەدەن کەوا ئەوانیش بێنە ئەو تەڵێکیان بۆ دەکەن بەڕاستی بەداخەوە لە ماوەی ڕابردوو ئەو حزبانێکەوە لە دەرەوەی دەسەڵات بوونە وایە خەمی هاوبەشیان هەبووە بەڵام پرۆژەی هاوبەشیان نەبوو لە نێوان خۆیان خودی خۆیان پرۆژەی هاوبەشیان نەبووە زۆر جاران کۆبوونەوەیان کردووە تەنانەت لە دوای کۆبوونەوەکە بەیاننامەیەکیان نەبووکەوە بتوانن جەماوەر دڵی ڕازی بکەن خۆی ئۆپۆزیسیۆن بەڕاستی ئێمە بە هەڵەداچوینە ئۆپۆزیسیۆن تەنها ناو پەرلەمان نییە تەنها ناو شەقامیش نییە ئێمە عێراق و پەرلەمانی عێراق و حکوومەتی عێراقیمان لەدەستە ئێمە لە دەرەوە دەتوانین فشاریان بخەینە سەری لە ڕێگەی دۆستەکانمان لە دەرەوەی هەرێمی کوردستان ئێمە دەتوانین لەگەڵ شەقام ئاشبینەوە بەڵام ڕایەکی تر هەیە تا ڕادێک پێچەوانەی ئەم ڕایی بەڕێستە بۆ نمونە ئەم لایەنانە لە ساڵی 2009 بە سنجێکی زیاتر بە ژمارەیەکی کورسی زیاتر لە پەرلەمانە ئۆپۆزیسیۆن بوون هەتاوەکو ئەم خولەکە لە چەند ڕۆژی ڕابردووە کۆتایی پێهاتووە نەیانتوانیەوە واقعەکە تا ڕادەیەکی زۆر بگۆڕن باشە کە ئەم هێزانە لە پەرلەمانە نەیانتوانی بێ بۆ نمونە ئەمنیەت و ئاسایشی ئێوەی دەرەوەی ئەو مەنزومەیە دابی بکەن بۆ نەچنە ناو سیستمەکەەوە بەڵکو لە ناو سیستمەکە بتوانن چاکسازێکە بکەن خۆی هەروەکو باسما کرد هەموو شتێک هەمووی سلبیات نییە هەمووشی ئیجابیات نییە بەڵام بۆ چوونی من دەڵێم ئەگەر بە هەمان شێواز و بیرکردنەوە و ڕێگاکانی ڕابردوو بچێنە ئەو حکوومەتە سنووردارە بەڕاستی شکستێکی گەورە دەهێنی و وەکو بچنەوەی گۆڕان دەڵێم ئێستا 12 کورسی هەیە لە هەڵبژاردننی داهاتوو لەوانەیە 6 کورسیش نەتوانی بێنێ ئەگەر بەو شێوازە بچێنە حکوومەت